لارەکانی هەفتەی دووەمی قۆناغی کۆتایی خولی نایابی کوردستان برایەتی میوانداری پێشمەرگەی هەولێری کرد. لانیوە یەکەم لەگەڵەوەی ئاڵ و گۆڕی هێرشەکان دەکران و یارزانانی هەردوویانە لێدانیان بۆ گۆڵ هەبوو، بەڵام هیچ کام لە لێدانەکان نەبووە هۆی مەترسی ڕاستەقینە بۆ سەر گۆڵی هەردوویانە. لانیوەی دووەم یاریەکە جیاواز لە نیوەی یەکەم. پێشمەرگەی هەولێر سەرەتا باڵا دەست بوو. عەبدوڵڵا سەربەست لێدانێکی ئاراستەی گۆڵ کرد، عەبدوڵڵا حەمەد دووری خستەوە. فەرهەنگ گوریا با سێ لێدان مەترسی تەواوی خستە سەر گۆڵی برایەتی، بەڵام سەرکەوتوو نەبوو لە گۆڵ تۆمارکردن. گۆڕانکاریەکانی مەحموود مەجیدی ڕاهێنەریانی برایەتی ئاراستەی یاریەکەی گۆڕی و برایەتی با چەند دەرفەتێک هەوڵی دەدا بربەستی یەکسانی بشێنێت، بەڵام یاریەکە بە بێ گۆڵ و بە یەکسانی بە کۆتا هات. پێشمەرگە ئەمە دوو یاریە ڕاستە خاڵ بەدەستناینن وەکو خاڵ مەبەستم کە سێ خاڵ بەڵام وەکو ئەداچی باش دەکەین قەناعەتم وایە دەبێ خۆمم بۆ سوسیا ئەخیر لە هەجەمات باشتر بکەین بە تایبەترەوە ئیشی منە کە لەگەر مازمەکان دەستخۆشی لارزانەکان دەکەم هەرچەندە یاریەکەش عەدالەتی تێدا نەبوو دەکرا بۆمان بڕوا بەڵام برایەتیش گەڕانەوەی برایەتی بۆ خاڵک حەز دەکەم یعنی هەدەفی بوو هەرچەندە برایەتی لە وەزعی تەبیعیدا نەبوو بەڵام ئێمە لە وەزعی تەبیعی بوون و سێ خاڵشمان بەدەستناینە. باش ئامادەکرد بوو بۆ یاریەکە کەوا مستەواکی باش پێشکەشکەن بەڵام هەردوو جێمەکە یانێ پێشمەرگە باڵا دەستتر بوو لە ئێمە و چەند فرسەتیشان هەبوو نەیانتوانی استیغلالی بکەن. ئەو یاریە لە زاخۆ کردمان نیوەی ئەو یاری لەگەڵ پێشمەرگە کرد بامان دڵنیا بە سەرکەوتنمان بەدەستنا بەس ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو سەرکەوت دەبین. بەمەنجامە برایەتی بووە خاوەنی 4 خاڵ با جیاوازی گۆڵ چووە خانەی سێیەم. پێشمەرگەی هەولێریش با تاکە خاڵێک لە خانەی پێنجەمە. پێنجشەممەی داهاتوو برایەتی دەبێتە میوانی هەندرێن و پێشمەرگەی هەولێریش دەبێتە میوانی زاخۆ. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر.